کارزان سڵاو لێ و لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیامدارە ئێستاکەمەوە هەم لە بەردەم هۆڵی کۆنفرانسەکە لێرە چەمپانێڵێک بەڕێوە چێ لەسەر پرسی هەموارکردنەوەی دەستور کە ئێستاکە لە عێراقدا باسە بەڵام ئەوەندەی من زانیاریم هەیە ئەم پانێڵە کاتێککە دانراوە عادل عەبدولمەهدی نیازی دەستەکار کێشانەوەی نەبووە و هیچ لە باسە نەبووە دیارە دوێنێ عادل عەبدولمەهدی نامەی دەستەکار کێشانەوەی ئاڕاستی ئەنجومەی نوێنەران کردووە لە ئێستادا پرسی گەرم لە هەمواری دەستورەوە بووە بە پرسی دوای عادل عەبدولمەهدی ئایا دۆخی عێراق چۆنە بێت و کێ جێگرەوەیە بێت وایە عێراق بەرەو هەڵبژاردننی پێشوەختە ئەچێت یاخود نەخێر تەنها حکوومەتەکە گۆڕێت و دۆخی سیاسی و سەرۆکۆمار و پەرلەمانکە خۆی بێنێتەوە منەوێ وەڵامیان پرسیارانە لە بەڕێز سەرکەوت شەمسەدین ئەندامی فراکسیۆنی ئایندە لە ئەنجومەی نوێنەرانی عێراق و کاک سەرکەوت سڵاو لێبێت سپاس بۆم دەرفەتە ئەگەر پێمان بڵێ دوای نامی دەستەکار کێشانەوەی عادل عەبدولمەهدی پرسی هەمواری دەستور چی لێ دێت؟ پرسی هەمواری دەستور تقریبا زۆر ڕەبتی نییە بە عادل عەبدولمەهدیەوە لەبەرەوەی بابەتێکی درێژخایانە ڕەنگە بۆم حکوومەتەش نەبێ یان بۆم هەڵبژاردنەش نەبێت دوای هەڵبژاردننی ئەگەر هەڵبژاردننی پێشوەختیش بکرێ هەر پێویست بێ هەموار دەستور هەموار بکرێتەوە بابەتێکی استراتیژی و دوورمەودایە یانەوەی کە داواکراوە کە چەند تقریبا دوا کەوتووە نزیکەی زیاتر لە 15 ساڵ دوا کەوتووە ئەمە ئەبوو لە 6 مانگی یەکەمی نووسینەوەی دەستورە کە ئەم بابەتە یەکلای بکرێتەوە بەڵام ئەوەی کە تەسیرەکە ڕەنگە ڕێکەوتنەکانی نێوان هەرێم و بەغدا بێ ئەو بابەتە تەسیری لەسەر لابردنی عەبدولمەهدی یان واسێنانی عەبدولمەهدی ڕەنگە تەسیری لەسەر ئەو ڕێکەوتنە هەبێت لەسەر شێوەی ڕێکەوتنەکە بێ بەڵام ڕێکەوتنەکە هەر ئەبێ بکرێت لە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق عەبدولمەهدی بمێنێ یان نەبێنێ کاک سەرکەوت یەکدەنگی و کۆدەنگی لایەنە کوردستانەکان ئایا لە ئاسەوە مەترسیایە کە وەک باسێک لەسەر هەرێمی کوردستانەیە لە پرسی هەمواری دەستورە نەخێرەوە پارتیوێکێتی یانوێ ئەوان تەفسیرێکی جیازیان هەیە بۆ یەک ڕەنگی با بڵێن یەک ریزی ئەوان پیان وایە بێ یەک ڕەنگ بین یا تا هەمومان شوێنی ئەوە بکەوین کە پارتیوێکێتیە لە مەتایبەتیش پارتی و بوونی ڕێی جیاواز و بوونی بۆچوونی جیاواز لەسەر دەستور گرنگە دیسانەی دەوڵەمەندی فکری جیاواز ناو هەرێمی کوردستانە و شەرت نییە هەموو ئەوانەی کە پارتیوێکێتی ئەیلێن ڕاستیە لە میدیاکە زەبەلاحەکانیانەوە خەڵک لێ بێ بە ڕاستی بەشێکی پەیوەندی بە ئەو ترسی خۆیان هەیە کە ترسێک لەسەر دەکەمکردنەوەی هەیمەنی ئەوان هەیە ئەو ترسی لەسەر بەرژەوەندەکانیان هەیە ئێمە بە پێچوارتمان وایە ئێمە بێ خەریکی ئەوە بین کە لە ناو هەرێمی کوردستانە دەنگە دیموکرات خوازەکان یەک بخەین و ئەو وا بکەین کە هەم لە ناو هەرێمی کوردستان لە ڕێگەی تعدیل دەستور هەم لە ناو عێراقا مەساحەی دیموکراسی فراوانتر بکەین کە مەساحەی دیموکراسی فراوانتر کرا تاکید بەرژەوەندەکانی بەشێک لەو هێزە حکومڕانە کەوتە مەترسیەوە و ئەوان ئەو ترسیان لە یەک ریزی بەتایبەتی پێوەستە بەم بابەتەوە کە تەسیر لەسەر ئەوە کە ئایا قەزا بتوانێت لە حقیان بکات یان نەتوانێت وەکوی ئێستا قەزا بێت دەسەڵات کراوە. کاک سەرکەوت لە پانێڵەکەی ئەمڕۆ باس چیەکرێەوە گفتوگۆ لەبارەی چیوە گفتوگۆکانی ئەمڕۆ لە بینی هەم حکوومەتی هەرێم و نوێنەرانی کورد لە عێراق و لەگەڵ پسپۆڕانی بواری دەستوری و شارەزایان کۆمەڵگەی مەدەنی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی پێکەوە گفتوگۆکەن لەوەی کام مادانە هەیە کە و هەروەها ئەندامان لیژنەی تعدیلی دەستوری لە پەرلەمانی عێراقا کام مادانەیە کە جێگەی با بڵێن مناقەشەی جدیە لەناو پەرلەمانی عێراقا و داواکاری لایەنە عێراقیان لەسەر بۆ تعدیلکردنی تا چەندە ڕەبتی بە سەلاحەتەکانی هەرێمی کوردستانەوە هەیە بەشێکی زۆری تەرکیزی ئەم پەنێڵە لەسەر ئەوەیە بەڵام ئێمە تەرکیزمان لەسەر ئەوەیە لە ڕاستیە چۆن ئێمە کار بکەین کە مەساحەی دیموکراسی لەناو عێراقا فراوانتر بکەین چونکە ئێمە هەرێمێکی خۆشگوزەران و هەرێمێکی ئاراممان نابێ ئەگەر تەنها خەمی هەرێمی کوردستانمان بێ و خەمی پارچەکانی بەشەکانی عێراقمان نەبێت چونکە هەموو کاتێک کێشەی ئێمە لەگەڵ ئەوە نەبووە پێکاتی هەرێمی کوردستان خۆی چ دەسەڵاتێکی کێشەی ئێمە لەگەڵەوە بۆ لە بەغدا چ جۆرە سیستەمێکی حکومڕانی هەیە. کاک سەرکەوت لە ئێستادا گفتوگۆی چڕ هەیە لە پاش دەستەکار کێشانەوەی عادل عەبدولمەهدی ئەمەوێ لە زاری بەڕێستانەوەی بیزانم لە ئێستادا گفتوگۆ سیاسیەکان بە چ ئاراستەیەکەدان بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی ئەو گفتوگۆیە بەشێک لە شێوەکان تەسیری لەسەردانێ بەڵام هەر ئەبێ ڕێکەوتن بکرێ عەبدولمەهدی بمێنێ یان نەمێنێ بکرێت چکۆن بەشێکە لە دەستوری لە پرۆژەی یاسای بودجەی 2020 واتە پرۆژەی یاسای 2020 عەبدولمەهدی بمێنێ یان نەمێنێ هەر ئەبێت تێپەڕێنرێ بابەتەکە پەیوەندی بەوەیە ئێستا کە حکوومەتی عەبدولمەهدی ئەبێتە کاربەڕێکەر ئەتوانێت چ جۆرە ڕێکەوتنی لەگەڵ هەرێمی کوردستان واژوو بکە و ئەتوانێت بە چی ڕازی بێ لەبەرەوە تۆزێک ئەرکی ئێمە لە پەرلەمانە قورسترەکە لە کاتێکە حکوومەتی عەبدولمەهدی ئێستا دەسەڵاتەکانی کەمتر کراوەتەوە ڕەنگە نەتوانرێ بە هەموو ئەو داواکارانەی کە حکوومەتی هەرێم هەیەتی لە پەرلەمانە تێپەڕێنرێ پێویستی بەوەیە کە یەکەم جاری حکوومەتی هەرێم هیچ گرفتێک التیزام بکات بە ناردنی نەوت لە ڕێگەی عێراقەوە و
لایەنی عراقیش التزام کا بەناردنی پشکی هەرێمی کوردستان دواتر ناقەشە سەبوردەکاریەکە بکرێت کە قابلی مناقەشەوەتە هەردوو لایەن خەتی سووریان هەبێت لەوەی نەود لە هیچ کاتێکە قەتع نەکرێت لە عراق ئەوانش لە هیچ کاتێکە پشکی هەرێمی کوردستان ڕانەگرن. کاک سەرکەوتیش بانگێشتێکتان پێگەشتووە بۆ کۆبوونەوەی ژووری نێدرانی عێراق لەسەر دەسەکار کێشانەوە؟ بەڵێ لە سەرۆکاتی پەرلەمانەوە بانگێشمان پێگەشتووە سبەینێ کۆبوونەوەیەکی تاریع هەیە خۆی زیاتر بۆ دۆخی ناسریە بوو بەڵام تەسەورەکەم ئەم دەست لە کارکێشانەوە یان نامەی دەست لە کارکێشانەوە عەبدولمەهدیش یەکێک بێرەوە بەتانەی کە گفتوگۆ لەسەر بکرێت ڕۆژی یەکشەمە. سپاس بۆ وەڕێستە گەشتم سەدینە دامی فراکسیۆنی ئایندە لە ئەنجومی نوێنەرانی عێراق کاک کارزان ئەمە زانیاریەکانی لە ئێمە بوو. سپاس بۆ زانیاریەکانی تۆ و میوانەکەشت ڕاستی حەمامین لە شاری سلێمانیەوە.